سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 11 هاوڵاتی لە پارێزگا ئیلام بڕیاری لەسەر کاردەرکردنی زیاتر لە 400 کرێکاری شارەداری شاری سنە، دەست بەسەرکرانی 3 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان، پشتیوانی خوێندکارانی زانکۆی هۆنەری ئیسلامی تەورێز لە خوێندکارانی دەست بەسەرکراو و ئەگەری بە ڕێوەچوونی دانوستانی ئەتۆمی لە نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا لە عومان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 11 هاوڵاتی لە پارێزگای ئیلام. بەپێی راپۆرتەکان 11 هاوڵاتی دەست بەسەرکراو لە پارێزگای ئیلام سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا سەبارەت بۆ تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستانیە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیانە بەناوەکانی حەمید لارتی، مەهدی کەسایی، معراج شیرخانی، نیما کورخی، بەهروز باسرە، فەرزاد مرادی، محەممەد ئەمین سەفەری، بێهزاد وەلەدبەیگی، بێهروز وەلەدبەیگی، فەرشاد ئاتنی و محەممەد زەینیوەند لە شارەکانی ئیلام، دەهلۆران، دەڕەشار، کارزان، لۆمار و ئاودانان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕۆژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. بڕیاری لەسەر کاردەرکردنی زیاتر لە 400 کرێکاری شارەداری شاری سنە. بەپێی هەواڵی گەیشتوو لەلایەن شارەداری شاری سنەوە بڕیار دراوەکە لانیکەم 400 کرێکاری وەرزی لەسەر کارەکانیان دەربکرێن. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای ئەوەی کە گرێبەستەکانیان تا کۆتایی مانگی ڕەشەمەی ئەمساڵە پێیان ڕاگەندراوەکە تا 15 مانگی ڕێبەندانی ئەمساڵ مۆڵەتیان هەیە لەسەر کارەکانیان بمێنەوە. ئەمە لە کاتێکدایەکە کرێکارانی بەم بڕیارە ناڕازین و بەمبەستی وەرگرتنی مافەکانیان لە بەردەم بینایی و ستانداری پارێزگای سنە کۆبوونەتەوە، بەڵام نەک تەنیا وەڵامی داخوازیەکانیان نەدراوەتەوە بەڵکو و لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە هەڕەشەی سازکرانی دۆسیە قەزاییان لێکراوە. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا هیچ کات ڕووزاوێکی هاوشێوە ڕووی نەداوە و بە وتەی هەندێک لە ناڕازیان ڕژیمی کۆماری ئیسلامی دەیەوێت گوشارێکی زۆرتری یابووری بخاتە سەر خەڵک. دەست بەسەرکرانی 3 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 3 هاوڵاتی خەڵکی شارەکانی بۆکان و سنە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕۆژی هەینی دەی ڕێبەندانی 1404 هەتاوی 2 هاوڵاتی بەناوەکانی ئازاد ڕەسووڵی فەرد و ڕەحیم شیلانی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. هەروەها ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندان بەندکراوێکی پێشووی سیاسی و خەڵکی شاری سنە بە ناوی شەهریار ئۆسکۆیی بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و هێشتا شوێنی ڕاگررتنی دیار نییە. جێگای ئاماژەیە کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بۆ تۆمەتانەی خراوەتە پاڵیان یان هۆکاری دەست بەسەرکرانی و هاوڵاتیانە زانیاریەک لەبەردەستانیە. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری شیراز. بەپێی هەواڵی گەیشتوو خوێندکارێکی خەڵکی شاری شیراز و لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی مەجید حەقیقەت پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە و پاش کۆتای هاتنی ڕەوەندی لێپەرسینەوە ڕەوانەی زیندانی عادڵابادی شیراز کراوە. شانی باسە سەرەڕای بەدواداچوونی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و بنەماڵەکەی لەسەر ڕەوەندی دۆسیەکەی و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتنمە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە.
داخوازی ئازادی دەستبەجێ قوسابیانی دەستبەسەرکراوە لەلایەن کانونی سنفی فەرهەنگیانی ئەلی گودەرز. ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندانی 1404 هەتاوی کانونی سنفی فەرهەنگیانی ئەلی گودەرز با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ئازادی دەستبەجێ قوسابیانی دەستبەسەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباردا بوو. بەپێی راپۆرسەکان لە بەیاننامەکەدا ئاماژەباوەکراوەکە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە مانگی بەفرەمباردا بە سەدان قوسابی لە ئێران بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیم گیانیان لەدەستەوە و بە هەزاران قوسابی دیکەش دەست بەسەرکراون. لە درێژە بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوەکە ئەو قوسابیانە کە دەست بەسەرکراون لە گورچۆخانەکانی ناوەندە ئەمنیەکاندا ڕوبەڕووی توندوتیژیکی زۆر بوونەتەوە و پێویستە دەستبەجێ ئازاد بکرێن. پشتیوانی خوێندکارانی زانکۆی هۆنەری ئیسلامی تەورێز لە خوێندکارانی دەست بەسەرکراو. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی هۆنەری ئیسلامی تەورێز با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانی خۆیان لە خوێندکارانی دەست بەسەرکراو دەربڕی. بەپێی راپۆرسەکان لە بەیاننامەکەدا ئاماژەباوەکراوەکە 5 خوێندکاری ئەو زانکۆیە بەناوەکانی ئەحمەد ڕەزا ئەفشاری نەژاد، سەهەند عەباسنیان، محەممەد زادە، عەلی ئەسغەر عیبادی و ئەمیر حسێن محەممەدی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوودا دەست بەسەر و هێشتا چارەنووسیان نادیێرە. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوەکە ئەو دەست بەسەرکراوانە هەتا ئێستا لە مافی دەستڕاگەیشتن و پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و تەنانەت سەبارەت بە دۆخی تەندروستیان زانیاریەک لە بەردەستانیە و پێویستە دەستبەجێ ئازاد بکرێن. شانی باسە تاکو ئێستا زیاتر لە 400 خوێندکاری ئەو زانکۆیە بەیاننامەکەیان واژۆ کردووە و بە شێوەیەکی بەرچاو ژمارەی پاڵپشتی بەیاننامەکە لە بەرزبوونەوەدایە. ئازادی کاتی پوران نازمی لە زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو پوران نازمی چالاکی مەدەنی بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. بەپێی راپۆرسەکان ناوبراو لە ڕۆڕەسمی ڕێزگرتن لە یادی خۆسرۆ عەلی کوردی لە شاری مەشهەد دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کرا. شانی باسە و چالاکۆنە لە ساڵانی ڕابردوو هەروەها لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادیدا چەندین جار لەلایەن هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و حکمی ناڕەوەی قەزای بەسەردا سەپێنراوە. شانی باسە و چالاکوانە تا کاتی ئازادکرانی لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا بوو. بەردەوامی مانگرتنی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شیراز. بەپێی راپۆرتی خوێندکارانی یەکگرتوو مانگرتنی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شیراز لە 4مین ڕۆژدا بەردەوامە. بە وسەی سەرچاوەکانی هەواڵ بەشداربوونی مانگرتنەکە بە بەڕێوەبردنی کۆبوونەوە و وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و دەست بەسەرکرانی کادری دەرمان و پزیشکان ئەماژیان باوە کردووەکە دەست بەسەرکرانی کادری دەرمان بەهۆی دەرمانکردنی بریندارانی ناڕزایەتیەکان بە پێچەوانەی مافەکانی مرۆڤە و پێویستە ڕژیمی کۆماری ئیسلامی وەڵامی تاوانەکانی بداتەوە. لە درێژەی کۆبوونەوەکەدا خوێندکاران جەختیان لەسەر ئەوە کردەوەکە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە مانگرتن و کۆبوونەوە. دووە هەواڵ ئەگەری بەڕێوەچوونی دانوستانی ئەتۆمی لە نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا لە عۆمان. بەپێی راپۆرتی گەیشتوو بڕیارە ڕۆژی هەینی دانوستانی ئەتۆمی نێوانە ڕژیمی ئێران و ئەمریکا لە عۆمان بەڕێوە بچێت. راپۆرتەکان ئاماژەبەوە دەکەن کە ئیزارەی دۆناڵد ترامپ بە داواکاری کۆماری ئیسلامی بۆ گواستنەوەی شوێنی دانوستانەکان لە تورکیاوە بۆ عۆمان ڕازی بووە. بەڵام هێشتا ڕاوێژکارەکان سەبارەت بە ئەگەری بەشداریکردنی وڵاتانی عەرەبی لە ناوچەکە لە موتوێژانەدا بەردەوامن. ئەمە لە کاتێکدایەکە ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا ڕۆژانە لە بەرزبوونەوەدایە و هەروەها چەکدارانی حوسیەکانی یەمەن با بڵاوکردنەوەی ڕاگەندراوێک ئاماژەیان باوە کردووەکە لە ئەگەری هێرشی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی کە شتەکانیان لە ناوچەکەدا دەکەنە ئامانج. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.